دەچینە مانجی دەوە. تا ئێستا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هیچ باچی بە مشور خواردن و دابەشکردنی موچە نییە، لە کاتێکدا موچەخۆران موچەی مانجی هەشتیشیان وەرنەگرتووە. ئەیداچی بەڕێز ئەگەر منداڵەکەت چای بەرەو خۆی نەکەوتووە بزانە نمونە پێی لە پێغەمبەران. لە بەرامبەردا ڕێکخرا و دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری بە پاڵپشتی خێرخوازان هەموو مانگێک بەبێ دواکەوتن هاوکاری مانگانە بەسەر بێباوکاندا دابەش دەکەن. دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین زۆر داوامە کردێتەوە کە خێرخوازان زیاتر بێن کەفالەتی منداڵە بێباوکانمان بۆ بکەن کە ئێمە لە تەواوی کوردستان بەتایبەت لە شاری هەولێر زیاتر لە 500 فۆڕم کە لەلای ئێمە ئامادەمان کردووە بۆ ئەوەی خێرخوازان لە ئاستۆی بگرن بۆی بتوانین کۆمەڵێک منداڵی کەژ وەکو ئەم دایکە بەڕێزانە بتوانین موچەیەکی شایستیان بۆ بڕینەوە. کۆمەڵ وەکو حیزبێکی ئیسلامی دادگەر هەست بە ڕقابەتی خودای پەروەردیگار دەکات. ئەندامەکانی تاکەکانی ڕەوشتی موسڵمانەتی وای لێکردو کە ئەو ئەمانەتەی دێتە بەردەستیان لە دەستێکی ئەمینەوە بچێت بۆ خەڵکی ڕوت و ڕەجاڵ و پەکەوتە و یەتیم و بێدەرەتان. بەڵام حیزبە دەسەڵاتدارەکان کە حیزبی عەلمانی هیچ کاتێک دادپەروەر نین سەرڕای ئەوەی کە قوتی ئەو میلەتە دەخۆن داهاتەکانیشیان کە لە هەم بازگەکان و هەم لە مەسەلەی گومرگەکان و هەم لە مەسەلەی نەفت و بڵێن داهاتەکانی ژێرزەوی هەر هەمووی تەخشان و پەخشان دەکرێت لە قورجی مەسوولە بێویژدانەکان دەکرێت ئەوانەی کە مافیان بەسەر سەری ئەو میلەتەوە. هەژاران و دایکانی خاوەن منداڵی بێباوک داوا دەکەن خەڵکی خێرخواز لە هاوکاریەکانیان بۆ دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری بەردەوام بن. فاخرتان بنووسی هەموو مانجێ لە وەختی خۆی یارمەتیمان درایە بێکم و کوڕی داوام یارمەتی زیاترمان بدرێت لە بەرەوەی ئەمە مەعاش خۆرنینە لە حکوومەتی هێنی خێرخوازەکان یارمەتیمان ئەوانش یارمەتیمان دەدەن ئەمەش ئەرکمان لە سەرە هاوانی مندارین ئەو منداران دەستنە قوتابخانە پاسیان دێت تەکسیان دێ مەسرەفیان دێ ڕۆژانەی خۆیان دێ بێنە خواردنیان دێ ئامادە بکرێ. حکوومەتی یارمەتیتان نادەن؟ ناوەڵا ئەبەد یارمەتیمەی نەدا یعنی ئەم دوو سەرە ئەوسەرم ئەمری خۆی کرێ غێری ئەو دەستگایانەبی کەس یارمەتیمەی نەدا. هەموو مانجێ لە کاتی خۆیان پاریاندا ینی دروی ناکەم دەستخۆشیان لێ دەکەم لە هەر هەمویان خوا خێریان بنووسی داوا لە خێرخوازان دەکەم هەر بەردەوام بن یعنی بەخۆی داکەیتمەکان هەموو پێویستیان پێە. ڕێکخراوە خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری لەگەڵ کێشە و ئازاری کەس و خێزانە هەژار و نەدارەکانی کۆمەڵگەدان تەنیا لەم مانگەدا دەستگای خێرخوازی بەخشین 136 ملیۆن دیناری بەسەر 1200 خانەوادەی منداڵی بێباوک دابەش کردووە. دەستگای چۆمای چاوانیش خۆی بە تەنیا 50 ملیۆن دیناری بەسەر سەدان خانەوادە دابەش کردووە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.